سڵاو ڕێزبینەرانی ژام کاتتان باش لە بەرنمەیەکی دیکە لەگەڵتان دەبین. ئازیزان ماوەی دووسێ ڕۆژێ ڕابردووە یا باڵێ ئەم ڕۆژانەی ڕابردوو لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان سەرهەڵدانێکی جەماوەری بەرفراوان دەستی پێ کردووە هەر لە ئەهوازەوە تا باکووری ئێران و تا ڕۆژهەڵاتی کوردستان. ڕێکەوت لە دوای سەرهەڵدانەکانی گەلان لە عێراق و لە لوبنان ئەم خۆپێشاندانانە لە ئێرانیش دەستی پێ کردووە. تەقینەوەیەک لە ئێران دەستی پێکردن بەس تەقینەوەیەکی جەماوەری کە ئێستا ڕۆژەوێکی سەرەکیە با بڵێن نیگای جیهانی بەرەولای خۆی ڕاکێشاوەکە بەڕاستی لە ئێران چی دەگوزارێ ئەوەی کە ئێستا هەیەی خۆ بەر لە ئێستاش خۆپێشاندان و ناڕزایەتی هەمیشە لە ئێران بەردەوام هەبووە بە شێوازی بەرفراوان و بە شێوازی تەنگ هەبووە بەڵام ئەم جارە ڕێکەوت لەگەڵ سەرهەڵدانە جەماوەریەکانی لوبنان و عێراق لە ئێرانیش سەرهەڵدانی جەماوەری هەیە. ڕۆژهەڵاتی کوردستانیش بە تایبەت تا ئێستا بەپێی ئامارەکان ژمارێکی زۆر شەهید و بریندار هەیە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لەسەر ئاستی ئێران بەگشتی. ڕژێم هەڕەشە دەکا هەڕەشە بەو شێوەی کە دەڵێ ئێران لوبنان نییە ئێران عێراق نییە. بیرمانە کە مەعمەر قەزافیش بە هەمان شێوە دەیگوت کە لیبیا میسر نییە و لیبیا تونس نییە بەڵام چارەنووس چی بەسەرات. لێرامە بەسمانەوەی کە لە ئێران چی دەگوزارێ چی ڕوودەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان چی ڕوودەدا هەروەها چەنە پەیوەندیدارە بە سیاسەتی ئێستای هەرێمەکە ناوچەکەەوە ئەم بابەتانە بە وردی گفتوگۆ دەکەین. خاڵی زۆر گرنگ و هەستیارەیە کە پێویستە ئەم شەو ئێمە مناقەشەی لەسەر بکەین ڕوون ببێتەوە کە چییە و لایەنی کوردی بۆ هەر گۆڕانکاریەک لە ئێراندا چەندە ئامادەیە. ئەحزابی کوردی مەبەستم چەندە ئامادەیە بۆی کار گۆڕانکاری لە ئێران نابێ ئەگەر ببێ گۆڕانکاری لە ئێرانە چی دەبێ گۆڕانکاریکی خۆڕسکی ناتورابل ئەبێت یا گۆڕانکاریەکی دەفعکرا و لە دەرەوەی ئیرادەی خەڵک دەبێت. باشە ئێمە بۆ ئەم بابەتە میوانداریمان کردووە لە کاک عەلی کەریمین و سەر کاک عەلی بەخێراتن کاک سەعید ئامانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانمان لەگەڵ کاک سەعید بەخێرات. زۆر سپاس. کاک عەلی من ئەگەر سەرەتا دەست پێ بکەم بۆ پرسیارەی لە ئێران چییە گوزارێ و ئێستا هەیە چییە فەرموو. پرسیارێکی جامع پێشەکی ئیجازەم بدە زۆر سپاس بۆ ئێوە تەلەڤیزیۆنەکەتان کە ئیحتیمام دەدەن بەو بەزمەی کە لە ئێرانێ دەگوزارێت و پێشە هەموو شتێکی بەڕاستی لە قوڵایی دڵمەوە سەرخۆشی لە بنەماڵەی هەموو ئەو گەنج و جوانانە دەکەم کە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت و بەگشتی هەموو ئێران گیانی خۆیان قوربانی کردووە سەرخۆشیان لێ دەکەم لە قوڵایی دڵمەوە. هەیقەت ئەوەیە کە ئەو جوڵانەوەی لە خۆڕا لە ناکاو ئەوە نییە کە هەڵقوڵابێت و کە چاوەڕایی نەکردبێت. ئێمە چەند ساڵێکە ئەوەی پار هەڵاوگرمەیەکرا پێرا لە مانگی دەیما بە قەولی ئێرانیەکانوانە ینی هەیقەت ئەوەیە کە ئێمە چەند ساڵێکە هاواری شتێک دەکەین کە ئێران ئاوسی کۆمەڵێک ڕووداوی گرینگە نەتەنیا ئێران کە ماکەی هەموو خراپەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەمە دنیا هەمووی دەیزانێ کە جارجار خۆیان جێل دەکەن سەرکردایەتی جیهانی زل هێزەکان ئەوە هەمووی بۆ بەرژەوەندی مادی بۆ دزینی نەوت و سامانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەنا هەمویان دەزانن کە ماکەی شەڕ لە سووریا ماکەی شەڕ لە یەمەن ماکەی شەڕ لە لوبنان و بە تایبەت ئەو وەزعی کە ئێمە لێرە لە عێراق هەمانە کە تۆ بۆ خۆت چاتر دەزانی کە چی دەگوزارێت لە بەغاو لە شارەکانی جنوب و کە تەداخلی گەورەی مەرجعی شیعە و بە تایبەت کابرایەکی وەکو قاسمی سولەیمانی کە حکمی عێراقێ دەکا بە کەیفی خۆی بەروبوومی عێراقێ دەدۆشێ و دەیبا بۆ ئاخوندەکان لە قومێ ئەوانیش دەیت بن سەرفی خەڵکی میلیشیای ناخۆشەویستی لوبنان و یەمەن و عێراق و سووریای دەکەن. ئەوە هەیقەت ئەوەیەکە دەبوو لە مێژ ساڵ بێت دەبوو کۆمەڵانی خەڵکی ئێرانیە کە بەروبوومیان دەدزرێت لەلایەن چەند مەلایەک و مەلازادەیەکەوە و دەنێردرێ بووە
کوڕەکان و کچەکانیان لە وڵاتانی هەرە پێشکەوتووی دنیاە لە قەسر و قسوور و خوێندنی باڵا و عەیاشی پێوە دەکەن و هەروەتر لایەکی دیکەی بۆ عەزەمەتی خۆی و بۆ سدووری ئینقلاب بە قەولی خۆیان دەینێرێ بۆ وڵاتێکی فەقیر و هەژاری وەکو یەمەن یا دەینێرێ بۆ لوبنانێکی کە مەشهور بوو بە پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێک و پێچیدا و ڕووخاندی و هاتاری بەسەر پاداریەوە نەهێشت و یا ئەوەی کە ئێمە دەبینین لە بەغات چ دەگوزارێت لە عێراق دەگوزارێت حەقیقەت ئەوەیە کە ئێران بۆتە ماکەی هەموو نە بە تەنیا ئێران بە تایبەت و خولاسەتری بکەینەوە کە ئەم ئیسلامی سیاسیە بۆتە ماکەی هەموو ناخۆشی و وڵات فەقیرکردن و زەبر و زەنجێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بۆیە چاوەڕان کراوە و دەبێت پەرەی پێ بدەین و دەبێت دەعمی بکەین و دەبێت جیهان ئەگەر بەڕاستی ڕاست دەکا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سولحی دەوێ و ئارامی دەبێت دەعمی ئەو مزاهراتە بکەن کە لە قوڵایی خەڵکەوە هەڵقڵاوە و تا ئێستا کونە نیشانەی ئەوە دیار نییە کە لە دەرەوە ڕا تحریکی بکەن باشە ڕژیان خۆی واناڵێ ڕژی کۆمەلگا بەگشتی پشتیوانێ لێ بکاتەوە حرەکەتەکە جەماوەری بێتەوە زۆر باشە کان عەلی لە دوای ساڵی 1970 ئێمەڵن سەرهەڵدانی گەلان لە ئێران نازە ساڵ 1970 ئێمە چنی ڕۆژهەڵاتی لە دوای ئەوە ئێران کیشوەری خۆپیشاندان و تەزاهورات بووە یعنی بەردەوام هەبووە بە شێوازی جیاواز هەبووە هەم لە ڕۆژهەڵات هەم لە ئێران باز لەم ساڵانی دوایدا ئەمە زۆرتر بووە لە دوایەوەی کاڵێن جومبۆشی سەوز و بە دوای غەیری ئەوانیشە زۆر بوو ئەم خۆپیشاندانان بەردەوام هەبوو هەندێک جار گەورەش بووە بەڵام لە ئاخرە پوکاوەتەوە بەڵام ئەمەی ئێستا چی جیاوازی لەگەڵانی ڕابردووە هەیە ئەمە ئێستا ینی هیوای ئەوەی لێ بەدیەگرێ بەرداوامی بکێشێت تا ئامانجیا وەگەڵانی ڕابردوو لێ یەک جارێک کاکسلا بە من شتێکی بۆ تۆ ڕاستکەمەوە ئەوەی کە مزاراتی دوو ڕۆژی ڕابردوو توێژێکی تایبەت بێ ناوانە زۆربەی توێژ و هەمیش پێم وایە ڕاپەڕین گەلان بێ ینی هەڵسەرهەڵدانی گەلان بێ ڕاستە تەزاهوراتەکە زۆرتر پیاوانە بۆ لە ڕۆژی ئەوڵەوە بەڵام ئەوە بەو معنای نییە کە بە زوویی ژنانیش بەشداری نەکەن هەروە بۆی کوڕ و گەنجدانەکانی ڕابردووە ژن دەوری گەرن بە دڵنیایی دێنە پێشێ ئەوی هەیقەت بێ لە بیدایەتەوە کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 جایدی مستەشاری هەبووە مستەشاری زلهێزی هەبووە کە شایان بە دڵ نەبوو چۆنیاندانەوە دەگەڕینەوە سەر نەزەریەی معامرە و تۆری شتی ئاتۆری کەوتە ئەوانە با نەچینە ناوە قوڵایی بەڵام هەیقەتەوەیە کە جمهوری ئیسلامی بە سیاسەتێکی زۆر ژیرانە هاتە پێشێ بە نێوی کەلیمەی مستەزعف فەقیر و هەژار و بەوەی داتوانی بەڕاستی کە کۆمەڵانی خەڵک و بەتایبەت تەعەسوبی مەزهەبی شیعە توانیوێتی بەڕاستی بە درێژایی ساڵانی ئەووەڵ کە ئێستا کاکەوە 41 ساڵە لەبیرت بێ کە ئێران بە درێژایی 90 چەند ساڵ کە حکوومەتی مۆدێرن هاتۆوە دەوڵەت و نەتەوە لە زمانی ڕەزاشای پەهلەویەوە دروست بووە حتا ئەم دەقیقەیە کە ئێمە قسە دەکەین دیکتاتۆری بەڕێوەی بردووە یعنی هەرگیزا و هەرگیز ئێرانی مۆدێرن لە حکوومەتی دەوڵەت و نەتەوەدا لە 1920ەوە هەرگیز حکوومەتێکی دموکراسی نەبووە حکوومەتێکی خەڵکی نەبووە هەمیشە دایم دیکتاتۆرێک سەری خەڵکی پان کردوێتەوە جمهوری ئیسلامی لە هەموانی تونتر کرد هەم لە ڕەزاشای هەم لە کوڕەکەی بەڵام ئەو بە سیاسەتێکی ژیرانە هات لە تەعەسوبی مەزهەبی خەڵک سوء ئیستفادەی کرد و ئەوەی بەکارهێنا لەلایەک لەلایەکی دیکەوە هەر لە هاتنەوەی خومینی لە مەتاری مێهرابادەوە ئەم سیاسەتە بەڕوونی دیار بوو کە ئەو ئێحتمام دەداتە قشری جاهیل قشری کەم خوێندەوات قشری سەرجادە و کۆمەڵێکی زۆری لۆمپەن و شارڵەتانی پاران و قۆم و شیراز لە خۆکۆ کردەوە ئەوانە مەسەلەن کابرا شەشی ئیبتیداییشی سەواد نەبوو دەیکردە مەسەن مەسوولی کۆمیتە دەیکرد بە سێدانە دەرەزەی لێرە دادەنا دەیکرد بە سەروان و لە دیهاتەکاندا شتێکی دانا بە نێوی جیهادی سازەندەجی شتێکی دیکەی دەمەقابل ئەرتەشی ئێران کە ئەرتەشێکی مۆدێرنی سازماندە بوو دروست کرد بە نێوی سپای پاسداران لە تەنیژویشەوە شتێکی دیکەی دروست کرد بە نێوی بەسیج و ئەوانە هەمووی
کۆمەڵێک خەڵکی فەقیر و توێژەکانی خوارەوەی کۆمەلگای توانی بەم ڕێگایانە بە فری و لە خۆی نزیکاتەوە یعنی ئەوەی کە لە بەد ساڵانی ئەوڵ جوابی پرسیارەکەی تۆدا بۆ مزاهرە نەبوو بۆیت بۆ ئەوەی کە قەپاغێکی فریودەری بەسەر کۆمەڵانی خەڵکدادا بوو و کۆمەڵانی خەڵکی بەوەی فریدا بوو کە وڵاتی نەگەی من نەمون نەبووە هەبووە بەردەوام هەبووە متون بەردەوام بەڵام ئەم ساڵین دوایی زۆر ڕاستە دەزانی بۆ ئەم دەبگەیش هەبووە دەگەیشت بەناوەی زامی ئێران معارەزە ئۆپۆزیسیۆن هەبووە ئاخرەکەی دوای 40 ساڵان ئاخرەکەی دوای 30 ساڵان ڕووی ڕاستەقینەی ئەم ئاخوندانەوە دەرکەوت ڕووی ڕاستەقینەی و دەرکەوت کە کۆمەڵانی خەڵک هەر لە 10 ساڵەوەی پێشەوە لە جنبشی سەوز کە لە 12 ساڵە سەرانەکەی گیراون و دەست بەسەرن ئاغای کەڕووبی و ئاغای مووسەوی و کاوانە هەموویان بەشێک بوون لە دروستکەری کۆماری ئیسلامی ئێستا لە زندانن ئەوانە وردە ڕووی ڕاستەقینەی بەیتی ئیمام و بەیتی ڕاهبەری بۆ خەڵک دەرکەوت کە ئەمە بەغەیرە درۆ و دەلەسە هیچ شتێکی دیکە نییە ئەوانە تەنیا بۆ چەسانەوەی خەڵک هاتوون و بۆ ئەوە هاتوون کە کۆمەڵانی خەڵک فری بدەن بۆیە کاتێک لە تاران 8 ساڵەوە پێش 7 ساڵەوە پێش پێرار مزاهرە دەستی پێکرد لە جوبشی سەوز بە ئیسلات دەستی پێکرد خەڵک هاواری دەکردێک و پول و پارەی ئێران بۆ سووریا نا مەینێرن بۆ سووریا و ئەمە مەسەلەکە تەنها ئابووری نییە بە پێم بۆچینی مەسەلا بە خۆشتان ئەماشتان پێکرد ئەوان مثلەن سەر هەڵدانەکان لە ئێرانە کرد خۆ پێشاندانەکان دروستە بێ ئەساس مەسەلەن دەڵێن مەسەلەن مەعیشەتیە بێدەرامەتیە بێکاریە نەبوونیە ئابووری بەڵام ئەسڵەن ئەساس مەسەلە ئازادیە لەسەر ئاستی ئێران مەسەنها ئەوە نییە چونکە لەوانەیە ڕۆژهەڵاتی کوردستان جیاواز بێ بەڵام تۆڕانە لە ئەهواز و لە بەلوچستان و مەنتیقانە من بۆ چونێکی جیاوازم هەیە لەسەرەوەی کە زۆر جاریش دەیڵم حتا ئەو بۆ چونێ من شمولی ئێرەش دەکا شمولی ئەو هەڵاوگرمەی دەکا کە لە بەغا دەگوزارێت ڕاستە زۆر جار شۆڕشەکان لەسەر نان و ئازادی دروست بوون زۆر جار لەسەر هۆکاری نان کە برسێتە یا هۆکاری ئازادی بەڵام خۆشبەختانە ناوچەی ئێمە و ئەو 4-5 دەوڵەتەی کە کوردیشان دابش کردووە وڵاتێکی وەکو سۆمالی و سوودان و ئەفریقای جنوب ناوەڕاست و ئەوانە نییە کە خەڵک لە برسان بمرێت ینی ئەم قەیرانە قەت ناگاتە حەدی ئەوە بەڕێی من گەورەترین شت کە دەبێتە هۆکاری سەرهەڵدان لە ئەم وڵاتانەدا نائەدالەتیە ئەم نائەدالەتیە گەیشتۆتە ئەو پڕی خۆی ینی ئەتۆ ڕەنگە بەلاتەوە سیر بێت کە ئەو پارانەی کە ئەم ڕۆژانە ڕۆژنامە نووسی ئازا و بوێر داویانەتە دەرێ کە ئێران چەندی لەم 18 ساڵی بەز لە بەغا کێشاوەتەوە باسی ڕقەمی 40 میلیارد دۆلاری دەکەن باسی ڕقەمی سیر و عەجایب دەکەن و ئەو جار سەروەت و سامانی ئاغای مشتەبای کوڕی خامنەیی کە کەس ناویشی نازانێ خەڵک نازانێ ئەرچۆیە شکل و شەمایلی چۆنەوە چەند ڕۆژێکە شکل و شەمایلی دەرکەوتووە ئەم نائەدالەتێک کاتێک کابرای تارانی کابرای شیرازی کورد لە ئێرانە لە بەیانی ڕا تا ئێوارێ غار دەدا ئارەقەی دەڕێژێ کرێکاری دەکات سایق تاکسی دەکات بەڵام هەمووی ئەوەی پەیدا دەکات نابێتە چیلۆیە گۆشت ئەمە ئیتر نائەدالەتێکە دەگاتە ئەو پەڕی خۆی ئەم ئازادیش لە لایەک لە پاڵەوە ئازادی کە هەر نییە ئازادی کە هەر نییە بەڵام بە حەقیقەت ئەم ڕۆکانە کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەیرانێکی گەورەی گەندەڵی هەیە باش مادەم کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوایی لەسەرەوە قساکەین یعنی ئەمەی لە ئێران ئەگوزارێ لەگەڵ عێراق و لوبنانە چ پەیوەندی بێ کە لەسەرەوە قساکمان کرد لە ئێران بۆ خەڵک ڕاپەڕیوە ینی ڕەوشی خەڵکی ئێران لە ڕووی ئابووری لەوانەیە بەڕاستیش ینی زۆری جیاواز نەبێت لەگەڵ سۆماڵ و هەندێک شوێنی لەو جێگای چونکە لە ئێران هەندێ بە سەدان هەزار بگرە ئەگە هەڵم نەوت بە میلیۆنا خەڵکە لە ژێری هەژاریەوە ئەژێت ئەمە ڕاستە بەڵام ڕێکەوت لەگەڵ خۆپێشاندان و سەرهەڵدانەکان عێراق و لوبنانە ئەمانە چەندێک گرەیان بێکەوە هەیە ئەم پێ بابێت زۆربەی گەلانی ناوچەکە لەبێژە بەوە گەیشتون کە هێڵێکی شیعە خەریکە دروست دەبێت هیلالێک و ماکە و کۆنتترۆلی فەرمانی ئەو نائارامیانە و ئەو ئاژاوانەی کە ئاوە بەڕیز ئەو وڵاتانەی گرتوێتەوە ئاخوندەکانی خۆمن هیچ قشک و گومان لەوەی دانیە کە ئێران سەری ماکەی ئاژاوەکانی
عێراق و ئیشارەمان پێکرد لوبناان و یەمەن و سووریە بە تایبەت سووریا ئەوە هیچ گومانی تێدانێ بەڵام ئەگەر بینە سەر ئەسلی مۆزوع حقیقەت ئەوەیە کە کۆمەڵانی خەڵکی ئێران هەروەکو بۆ خۆت کوتێت ناڕازین لەباری ئازادیەوە ناڕازین لەباری ژیانەوە ناڕازین لەباری ئەوەی کە بەروبوومەکەیان دەدەزرێت بەروبوومەکە دەڕوا لە هیچ خۆڕایی تەسلیمی شەڕ و شور دەبێت لە بارگای سووریا لە دەرخواردی حەشتی شعبی دەدرێت لە عێراقی ینی حەشتی شعبی لە خۆڕە خەڵکی تارانەیە کچێکی جوان کوڕێکی جوان لە تارانەیە دەزانێت حەشتی شعبی چێ شتێکی واستەی قرس و عجایب نییە بە تایبەت بە هۆی ئامرازی گواستنەوەی ئەو ڕۆی دنیای مەجازی و ئینترنێت خەڵک لە هەموو شتێک تێدەگا و ئەوەی کە پرسیارت کرد کە بۆچی خەڵک پەلاماری شوێنە بانقەکان ئەوە دەدەن ڕێی من ئەمە لە ئاخر شۆڕش کە لە ئێرانێک کردراوە نوعێک تۆڵەکردنەوەیە من دەمهوێت تۆڵە لە تۆ بکەمەوە بە خۆت ناگەمە جەماران ناگەمە ئەوەی کە زەرێک لە خۆت دەم بەڵام لە دام و دەستگاکە بەی تۆ دەزانم مشکلێکی گەورەی ئەو جورە دەوڵەتە دیکتاتۆرانە کە هەیە خەڵک ڕاستە ئەو بەروبوومە دوایە دووبارە دەبێت ئەو مؤسساتە ئەو بینایانە ئەو هەموو سیارە و شتە دەبێت دووبارە میلەت دوای شۆڕشیش دروستی کاتەوە ئەو هەموو بیناجوانە کە دەسووتێ بەڵام حقیقت ئەوەیە کە بەڕێی من تەبیعی ئەوە میلەت ئەوە لە چاوی تۆدا دەبینێ بە موڵکی تۆی دەزانێ بۆ چونکە موڵکی دەسەڵاتداران خاوەنددارێتی ئەم جوورەشتانەی کردووە و ئەوان دژی ئەوەن بۆیە ئەمن ئەوەت بۆ ڕاستکەمەوە کە هەر ئەو ڕۆکانە ئەمن خبرم پێگەیشتووە کە زۆربەی بانکەکانی بۆکان سوتاون هەر ئەو ئێوارەی زۆربەی بانکەکانی بۆکان سوتاون لەوە زیاتر کەوتمە بەشێکیشی نابێ فەرامۆشی بکەی کە ڕەنگە خەڵکێکی بە تەماحشتیوە هێرش دەکەنوانم بۆ خۆم لە شۆڕشی ساڵی هەفتاونوی ئێرانە دابووم کە ئێمە شەرە و کارەمان دەکرد ئەو کاتیکە بە دژی شای ئێرانە سابووین یەکەم شت پەلاماری ئەو بینایانەمان دەدا ئەوەی دیکە کە حقیقت دەبێت ئەم ڕۆکانە بینە سەر ئەوەی کە ڕاهبەری و پلاندانان و بەرنامەدانان بۆ ئەم جوڵانەوەیە شێ دەیکا حقیقت ئەوەیە یا دەبێت ئەم حیزب و سازمان و ڕێکخراوانەی کە ئەم ڕۆکانە لە ساحەی ئێرانێدان و لە ساحەی ڕۆژهەڵاتی کوردستاندان بە شێوەیەکی زۆر بەرنامەدا ڕێژراو بە شێوەیەکی زۆر دروست و منطقی و عەقڵانی بەرەو پیری ئەوە بچن یا ئەوەی کە لە دەستیان دەردەچێ و لە ناو خۆی ئەم جوڵانەوانەدا وەکەوەی تونس وەکەوەی سوودان ڕاهبەری خۆی دیاری دەکات لەسەر ئەو خەڵک گرنگە ئێمە قسەی زیاتر لەسەرکەین کاکسعیدی شوی جەنابی شیخ قسەی لەسەر کەن مەسەلەی کە کێ خاوەندەرێکە حسابی معارەزە لە ئێستا لەکوێن چیەکەن چی ناگەن بەڵام ئەگەم هەر لەو پرسیاری ئەوڵەوە بمێنمەوە ئەم سەر هەڵدانانەی کە لە ئێرانە هەیە ئەتوانێ دەستی ئێران لە دەرەوە بپچڕێنێ دەستێرانە دەرەوە بپڕێ ئەو دەستی کەوتمان لە لوبنان لە سووریا و لە یەمەن و لە عێراق هەیەی ناچارکە ئێران بگەڕێنێتەوە ناوخۆی یا ئێران سوورە بێ من دوێنێ شەوێنی گەرانیەکم هەبوو و لە تویتێکدا بڵاوم کردەوە لە کاناڵی تەلگرامەکەی خۆشم بڵاوم کردەوە ئەویش ئەوە بوو ئەمن شک و گومانی ئەوم کردوێنێ شەوێ کە ئەو وەزعەکە بەڕاستی ئیتر ئەمە وەکو مزاهرەکەی پێرار و 18 ساڵەوە پێشی جوڵانەوەی سەوزوانە نییە هەردەست بەجێ خامنەیە ئەوڕۆ بۆ خۆی هاتوتە سەرخەت خامنەی قسەی کرد خامنەی هات کوتی کاکە ئەو سێ قووەیە دادوەری و ئیجرایی و پارلەمان ئەوەیان کردەوە ئەمیش تومەدا خۆم پسپۆری ئەوەی نیم و هێن فەقیرانە دەیکوت خۆم پسپۆری ئەوەی نیم و ئەنە ماکەی هەموو غەزەبێ خۆیەتی کتومە جا باشە گەر ئێوە هەرسێک دەسەڵاتی دادوەری و ئیجرایی و تەشریعی موافقن باشە میش موافقم ئەمە درۆیەکی گەورەیە کە ئەم کابرای بە نێوی ئیسلامەوە درۆیان دەکات ئەمە حقیقت ئەوەی ئەو ڕۆکانە ئەمن نیگەرانی ئەوە بووم دوێنێ شەوێ گوتم ڕەنگە خامنەی بێتە سەرخەت و بڵێ کە باشە مادام کۆمەڵانی خەڵک وەکو شاکاتی خۆی کوتی دەنجی ئێوەم جۆ لێ بوو بەڵام درەنگ بوو هەبێ بڵێ زۆر باشە سێعری بێنزین دەبەمەوە جێگای خۆی من هەردوێنێ شێ پیشبینی ئەوەم کرد کە نەخێر ئەمە چارەسەری فریایان ناکەوێت چونکە ئەگەر بە هاتپا ئەوەی کوتپایە هاتپا ئەوەی کوتپایە سێعری نەوتی برباوە پێش سێ ڕۆژ لەوە پێش
خەڵک بەڕاستی سەردەکەوت و خەڵک باشە. ئەوەندەی دیکە جەری دەبوو بۆ ئەوەی کە ویست و داخوازەکانی دیکەشی بێنێتە گۆڕێ و ئەگەر ئەوەشی کە نەکردو ئەو ڕۆ زۆر بە قەولی فارس دەڵێ بەڵێ. زۆر بێشەرمانە گوستاخانە خامنەی خۆی هات وەکوتی بەڵێ قیمەتی سعر دەبێت باشە. بچێتە ئەمە ئەوەندەی دیکە خەڵک تووڕە دەکا و هیوادارم تووڕەیی کۆمەڵانی خەڵک لە شیراز و تاران و تەورێز و جوان ڕۆمەریوان هەروە بەردەوام بێ و لێرەوە دەبێ ئێمە دەستخۆشی لە گەنجانی ڕۆژهەڵات بکەین چه ئەوانەی لە جوان ڕۆیە و چه ئەوانەی کە لە مەریوان و لەوانەی بۆکان ئەو ڕۆکانە حەقیقەت ئەوەیە کە ئەوان باش پێکەڵاوی جوڵانەوەیەکی سەرتاسەری بوون و ئێمە ئەمڕۆی ئێران بە تەنیا ڕۆژهەڵات ناتوانین زۆر بڕۆنە پێشێ دەبێت لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێرانە بتوانین ئەو شۆڕشە بەرەو ئەنجام بگەین. باش کاک علی کاوە بێ ئێرانە گۆڕانکاری دروستە بێت ئیمکان نییە نەبێت بە حسابی ئەو نەخشەی کە ڕۆژهڵاتی ناوینە ئەگۆڕێ بە بەسمەوە کە جەنابیشتان بپرسم استراتیژی کوردان بۆ ڕوبەڕوونەوەی گۆڕانکاریەکان چییە؟ هەیقەت ئەوەیە کە ئێمەی کورد لە ڕۆژهەڵات لە زمانی شایدا ڕابردوویەکی خەباتی باشی سیاسی باشی چەکداریمان هەبوو و ئێمە بێدەنگ نەبووین. زیندانەکانی شای پڕ بوون لە ڕۆشنبیران و نوخبەی کوردی ئێرانە کە لە زیندانی شایدا بەڕاستی لە ژێر ئەشکەنجەدا تلاونەوە و مقاومەتیان کردو. گەورەترین نمونەی سەرکردەیەکی کۆمەڵەی خۆمان کە بەڕێز کاک سەعیدی معینی کاخانەی معینی بوو کە دووبارەش یەکەم پێشمەرگەی کۆمەڵی بوو کە شەهید بوو و بەداخەوە لە باشووری کوردستانی شەهید بوو کە هاتبوو تێکەڵی جوڵانەوەی چەکداری باشووری کوردستان بێ لە 1970 کە تازە شۆڕشی نۆسەری هەڵدا بوو تووشی کارەساتی حەکاری ببوو یەکێتی نیشتمانی کاخانەک یا کاک سەعیدی معینی یەکێک لەو گەنجانە بۆ کە لە زمانی شایدا عمرێکی باشی لە زینداندا بردووە. بەعام کوردی ئێرانێ لە زمانی شایدا شارەکانی هەمیشە و دایم لە مەحاسرەی اقتصادیدا بووە هەمیشە و دایم تووشی ئەو شارانەی ئێران بووە لە جملەی ئەو شارانەی ئێران بووە کە کەمترین تەوەجوهی پێکراوە کە هەمیشە و دایم و دواکەوتووە ئەو ئیحتیمامەی کە دەبێ و بە شارەکانی وەکو تەورێز و ئیسفەهان و شیرازیان دابێت نەیانداوە بە شارێکی وەکو مەریوان کە و ڕقارەمانانە پێشەنجی ئەوانەیە شارێکی بچووکی شارۆچکەیەکی بچووکی وەکو جوان ڕۆکەمەوە دوو ڕۆژە دەبینین کە پێشەنجی هەموو ئێرانە لە خوێنبەخشیندا لە ڕۆڵە بەخشیندا کە بەڕاستی دەبێت دەستخۆشیان لێ بکەین و لە زمانی خومێنیشدا هەر لە ئەوەڵ ڕۆژی خومێنی کە هات و کوتی ئیسلام نەتەوە ناناسیە و هەمومان ئومەتی ئیسلامینی و کورد دەڵێتی و کورد ناڵێتی ئێمە بەڕاستی هەرگیزا و هەرگیز بە هەموو حیزبەکانی کوردەوە حتا کۆمەڵک حیزبی ئێرانیشمان لەگەڵ بوو لە ئەوەڵەوە وەکو چریک و ڕەزمەندە و چی ئەوانشمان لەگەڵ خۆمان ڕاکێش کرد بە زۆرەملی کە دوایە هەر بۆمان نەکراوکشانەوە حقیقت ئەوەیە کە ئێمە لە بیکمان بە جمهوری ئیسلامی نەکوت ئامان بە جمهوری ئیسلامی نەکرد لە ڕێفراندۆمدا بەشداریمان نەکرد بۆیە کورد ڕابردوویەکی زۆر درەخشانی هەیە لێرڕات دەبێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە خەریکە خۆی سازماندەیی کاتەوە خەریکە خۆی مەترەحکە 40 ساڵە نووسۆ ئەمڕۆ دەبێ ئاگای لە خۆی بێت بەبێت چارەسەری کێشەی کورد لە ئێران ئەوان بۆ هیچ کوێ ناچن بەبێت چارەسەرکردنی کێشەی کورد لە ئێران ئەوان دیسانەکانە تووشی دەردەستەری و سەرئێشەیەکی گەورە دەبنەوە بە نێوی کورد ئەوان یەکشتی دیکەشێ یەکشتی دیکە ئەگەر 40 ساڵ لەوەی پێش ئێمە کورد لە دنیادا بەو حەدەش نەناسرا بووین هەستاینە حەوا شۆڕشێکی چەکداری فەقیرانەمان کرد بە بەشداری دوو هێزی کوردی سەرەکی وەکو دموکرات و کۆمەڵە ئەمڕۆ ئەمە زۆر لە پێشترین ئێمە ئەوڕۆکانە لە 4 پارچەی کوردستان کە هەمویان برا و پشت و پەنای ئێمن هەمومان لەگەڵم پێچین هەمومان زیرانی یەکین ئەو ڕۆکان لە 4 بەشی کوردستان لە 3 بەشەکەی دیکەی براو خوشکەکانمان لە ڕۆژاوا لە سەرخەتن لە باشوور لە سەرخەتن لە باکوور لە سەرخەتن وەکو ئەو کات بێکەس نین دوو لەوەی گرنگتر بەهۆی
ئەو هەموو قارەماناتی کە لە ڕۆژاوای کوردستان کرا کورد ئەمڕۆ ڕوغیایەک و جیلوەیەک و ڕسمێکی زۆر زۆر جیاوازی لە دنیادا بۆ خۆی وێنا کردووە کە یەکی وەکو ترام یەکی وەکو ماکرۆن ناتوانن بەبێ کێشەی کورد باسی مەسەلەن عێراق بکەن سڵح لێە ناتوانن بەبێ کێشەی کورد باس لە حەلی کێشەی سووریا بکەن بۆیە ئێمە لەوەیدا بەڕاستی بە قەولی کابرا دەڵێ دەبێ خۆششانسین دەبێ ئەوە بکەین کە بەڵام ئەوەی کە کورد دەبێت چ بکات لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ ئەمڕۆکانە لەگەڵ هەموو ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینەکان ئەوانەی کە درۆیە ناکەن وە بە تایبەت سکۆلارەکان بە تایبەت ئەوانەی کە بڕوایان بە حکوومەتی دوور لە مەسەب هەیە بە تایبەت ئەوانەی کە بڕوایان بە مافی ژن و مافی عەدالەت خوازی هەیە دەبێ ئێمە لەگەڵ ئەوان نزیک بین و قەناعەت بەوان بکەین لۆبێکی بە قووەتی نوخبە دروستکەین لە شارەکانی ئێرانە کە کاکە ئێمە پێکەوە دەتوانین باشە بەڵام کێشە ناو خۆی ماڵی کورد خۆیەتی جادا کاعلی کورد بخۆی چەند دەخینەوەرەی دیکەیت تۆ پرسیارەکە لە من لەوە سێ دقەمان ماوە سێ چوار دقە تازە تۆ دەنی خۆمانی کوردستان دانکەوەش دەبێ باشە سێ چوار دقیقەش لەسەر زیاکەین باشە مادەم باهر لە جەنابیشتان برزم کاکسا ئیجە برسم کاوە بێ کورد ناو خۆیان بێت چی بکات لەوە گەڕ استراتیژی هاوبەشی کورد چی بێ کورد دەبێ هەر ئەوەی کە هەفتەی پێشیش 2 هەفتە لەوە پێش لەسەر مەسەلەی هێرشەکانی کە ترامپ کشایەوە و ڕۆژاوا کەوتە ئەو بەر هێرشی دڕندانەی تورک و ئەو وەزع دروست بوو مەزلوم کۆبانی هاتە سەرخەت و ترامپ دەستە و داوێنیوی بوو لەلایەکی دیکەوە لە ئۆردۆغانی فاشی تووڕە بوو ئەوانە هەمووی ئەوانە بێنین حقیقەت ئەوەیە کە کورد ئەمڕۆکانە دەبێت بۆ خۆی دنیا خۆیدا یەک بگرێت مراد قەرەیلان پەیامێکیدا لە قەندیلەوە ئەمن لێرە هەر لەو بەرنامەی لەگەڵ جەنابەت پێشوازیم لەو پەیامێک کرد دوێنێ بەڕێز جەمیل پەیامێکی دیکە کورد پێویستی بەوەیە کە ئیتر لە خۆمە گەڕێ کاکە کەس سەرکردەی کوردێ کورد بۆ خۆی سەرکردەی خۆیەتی کورد و کرمانجی وەرن با یەک بگرین کاکە کورد ئاغایەتی هیچ گروپ و سازمان و تاقمێک و دیوەخانی قبول ناکە ئەوە نەیکردوی دیۆتا ئەمە 28 ساڵە لێرە حکوومەتی هەرێممان نییە ئەوە نییە تا ئێستا کوونێش کورد دیوەخانی کەسی قبول نەکردووە کاکە کورد تەبیعەتی وایە منتالیتەی وا دروست بووە کاکە دیوەخان قبول ناکە حقیقەت ئەوەیە نە دیوەخانی دموکرات نە دیوەخانی کۆمەڵە نە دیوەخانی نازانم چێ ئەمڕۆ چارەسەری ئێمە ناکە ئێمە دەبێت لە یەک حاڵی ئێمە دەبێت ئەو ڕۆکانە غورفەیەکی ئەمەلیات دروستکەین غورفەیەکی ئەمەلیات دروستکەین بە مەشاوەرەت بە لێک نزیک بوونەوە بتوانین ڕاهبەری ئەو جوڵانەوەی نەدەینە دەستی خەڵکی لاپرسن نەدەینە دەستی خەڵکە کە ئازاری نەچێشت باشەمە وعدە پێم دقەیەش کەژمێەوە شکاک علی من دوایین پرسیار لە جەنابیشتان بکەم من ساڵی 2008 بیرێنمەوە ساڵی 2008 یەک کوردی ڕۆژهەڵات خەڵکی بانەم بینی لە باشووری کوردستان بینیم ئەو کاتەوە عێراق تەقینەوە کوشتن و بڕەوانە زۆر هەبوو ئەو ترسی هەبووی ئەمە ئەترسین ئەگەر جمهوری ئیسلامی و ئێران بڕخێ بگۆڕێش ڕژێم بگۆڕێت تاوان دایان هیچ بگۆڕێن بە خۆشحاڵیەوە ئەنو بەڵام ترس و گومانمان لەوە هەیە کە وەک عێراقی لێبێن کوردەکان وەخۆ بەڵێ مە بەسمەوەیە کورد بەڵێ وەک ئەوان هەرێمی کوردستان ژیان عێراق با بڵێن بە بەسییان گشتی و من پرسیارەکەم بەو شێوە بێ داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران شێوێت تەسەوریەوە وەک عێراق و سووریا ئەبێ یا سیستەمێکی دیکە کاکسەلا کورد و کرمانجی قەت وامان بۆ هەڵمەکەوتەوە ئێمە دوو تەجروبەمان لەبەرچاوە دوو تەجروبە هەرچەند زیرانن هەرچیان هاوخێنن هەرچیان هاونەتەوە کاوا بڵێن تەجروبەی باشوور بە درێژایی 60 ساڵ باشووری کوردستان بە غەیرە خێنی براکان هیچمان نەدرووەتەوە ئێستا ڕاستە حکوومەتیش هەرێممان هەیە بەڵام ئێستاش ڕەنگە من و تۆ لێرە دابنیشین ئاگامان لە دەرەوەی ستۆدیۆ نەبێت ڕەنگە هەموو دەقیقەیەک زریقەی شەڕی براکوژی لە بن جۆمانە ئەمە تەجروبەیەکی فرەمیلیشیایی پێ دەڵێن ئەگەر لە ڕۆژی ئەوەڵەوە دوایەوەی کە ئەمە لە شاخ کەم بۆ خۆم تێدا بووم کە لەگەڵ بووم لە شاخ زۆرمان شەڕی یەکتر کرد زۆرمان خێنی براکان ڕشت ئەگەر لە 28 ساڵی ڕابردوو لە 92 کە هاتینەوە ئەگەر ئێمە حەولێکماندا بە کە
یەک ئەرتشی نیشتیمانی یەک جێیشی نیشتیمانی کە ئەرتەش نابێ کاری بە سیاست بێ ئەرتەشی نیشتیمانی تۆ سەیری کە ئەرتەشی میلیشایی لە سووریا بزانە چی کرد ئەرتەشی نیشتیمانی بزانە لە مستر چی کرد وەختێک ئەرتەشێکی نیشتیمانی هەبێت ناچێت لە قەیرانی سیاسیدا لەو ئاژاوانەدا لایەن بگرێت باش بۆیە ئەمن با قسەکەم تاواکەم ئەو ڕۆکانە ئەمن پێم وابێ تەجروبەکەی دیکە کە هەمووی عمری 70 ساڵە ڕۆژاوای کوردستانە کە لەژێر هێژمۆنی فکرێک فەلسەفەیەک هەرچی ناوی دەنێن چێ پێی خۆشە چێ پێی ناخۆشە باشە یا خراپە هات لەژێر ئەو هێژمۆنی فرە میلیشایی نهێشت دەبینین لە ماوەیەکی کەمدا 3-4 کانتۆن دروست بوون وەزئی ئابووری خەڵک هاتەوە سەرجگای خۆی لەو قەیرانەی سووریەیدا کە کەس بە کەس نییە بەڵام ئەو 3-4 کانتۆدا کە بەداخەوە کانتۆنێکیان کە ئیفرین بێ بە دەستی تورکی فاشی هاتە داگیرکردن هاتەجێ ئەو ڕۆکانە بەڕاستی پرسیارەکە مهمە دەبێ بین لەگەڵ یەکتر هیچ تەعارض نەکەن لەگەڵ برایانی کۆمەڵە لەگەڵ برایانی پەژاک لەگەڵ برایانی دموکرات کاکە ئێمە بە فرە میلیشایی ئەگەر خۆتان ئامادە کردو لە سنوورەکانەوە خۆتان بە ڕۆژهەڵاتی کوردستان دابکەن سەری ئەو میلەتەی دووبارە دەقڕدەنێنەوە نابێ ئەوە بکەن دەبێ هەر لە ئێستاوە جارێ خەباتی سەرتاسەری لە ئێرانە خەباتی کۆمەڵانی خەڵک خەباتی مەدەنی عوسیانی مەدەنی ئەوە تا دەبینین بەرهەمی زۆر زیاترە ئەگەر ئەوڕۆ حیزبێک سازمانێک بە تەمایە بە دوودانە کەڵەشینکۆفان بخاتە نێو مزاهرەکان ئەمن پێت دەڵم زۆربەی لەم شار مثلا شارێکی بچوکی وەکو هەڵشارەم پێکرد وەکو جوانڕۆ بۆ 15 کەسی شەهید داوە بەڵام لە شیراز ئەوەندە نەدراوە بەزانی بۆ چونکە نیروهای ئینتیزامی کە شارە کوردەکانە لە تەپڵی سەری دەدا بەڵام لە شارە فارسەکان یا عەجەمەکان ڕەنگە لە قاچیان دەن و ئەوانە بۆیە دەبێ کورد ئەمڕۆکانە زۆر ژیر بێت زۆر وریا بێت چەک دارێ بەکار نەهێنێت هەتا شۆڕشی مەدەنی بە دەگاتە قۆناغێک و دوای ئەویش دەبێ میلەتی کورد لێرەوە پێیان دڵم ئیجازە بە کەس نەدەن بە چەکەوە بێتەوە مەگەر ئەرتەشێکی نیشتیمانیان دروست بەرگەی قەیرانی دیکە ناخێت تکایان لێ دەکەین لێرە ڕات تکایان لێ دەکەین کاکال هێزی چەکدارتان بکەن بە یەک گریلایە پێشمەرگەیە هەرچێکە بیکەنە ژێر چەتری یەکدانە ئۆرگانەوە و ناوی ئەرتەشێکی نیشتیمانی لێ بێت باشە زۆر سپاسان و کار